سلااوان لە ببینەرانی پایتەخت میدیا لە سەر ڕێگای بێخاڵین لێرە بەهۆی ئەو شەپۆلە بارانبارینەی کە لە دوێنێ شەوە بە بەردەوامی ڕووی لە هەرێمی کوردستان کردو لە سنووری دارەی سۆران. ئەمە ڕێگای بێخاڵە وەکو گوتم بەهۆی ئەو شەپۆلە بارانبارینە بەشێک لەو شاخە داڕماوە وەکو دەیبینن بەڕێوەبەرایەتی چاکردن و پاراستنی ڕێگاوبانی سۆران هاتوون و وەسەرخاڵی کردنەوەی ڕێگاکان بەشێک لەو شاخەی کە داڕماوە کەوتۆتە سەر شەقامی گشتی ڕێگای بێخاڵ کە لە سۆران لە خەلیفان بۆ قەزای ڕواندز دەڕوا. وەکو دەیبینن ئێستا سەرقاڵی لابردنی ئەو تاشە بەردانن کە لە شەقامەکە کەوتونەتە سەر ڕێڕەوی شەقامەکە و بۆ وێەوە لە نزیکەی کاتژمێرێک بەر لە ئێستا ینی ئاستەجی هاتووە بۆ شۆفێران دروست بوو، بەڵام هەرزوو تیمەکانی بەرگری شارستانی سۆران هاتبوون کە لە ڕێگەی ئەم شۆفێرانە و ئەو حاڵاتیانی کە لێرەوە پەیوەندیان پێوە کراوە بەردەکانیان لەسەر شەقامەکە کەمێک لابردە بوو، بەڵام وەکو دەیبین ئێستاش بەڕێوەبەرایەتی چاکردن و پاراستنی ڕێگاوبانی سۆران هاتوون بۆی لە ڕێگەی شۆفڵێکەوە بەردەکان بە تەواوی لەسەر شەقامەکە لابەرن. بەڵام ئەوەی هەیە ئەوەی گرنگ بێت بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران بە بەردەوامی باس لەوە کات کە ڕێنمایی ئەدا بە شۆفێران و ئەو ڕێگایانەی کە بە تایبەت ڕێگا ئەو شوێنانەی کە ئەکەونە ناوچە شاخاویەکان وەک ڕێگای سۆران چۆمان، سۆران مێرگە سوور و خەلیفان سۆران بە تایبەت نێو ڕێگای گەلی عەلیبەگ و ڕێگای بێخاڵ کە مەترسی داڕمانی شاخی لەسەرە هاوڵاتیان بە وریایەوە مامەڵی لەگەڵاکەن و بۆ کاری پێویست نەبێت سەردان نەکەن و نێنە دەرەوە و جیاواز لەوە بە هاوڵاتیانیش ئەڵێت، یعنی ئێمە کە هاتین لەو ڕێگایە بەشێک لە هاوڵاتیانمان ئەبینی کە ئاوەستان لە لێواری شەقامەکە و بۆ چکاندنی وێنەیەک و ڤیدیۆگرتن و بۆی لە شوێنە ئەو بەتایبەت ناوچە گەشتیاریەکان و بەتایبەت لە ڕێگای لە بازگەی گەلی عەلیبەگەوە تا ئەگاتە بێخاڵ هاوڵاتیمانە بینی لە لێواری شەقامەکان وەسان. بۆیە بەرگری شارستانی داوا لە هاوڵاتیانەکە بە هیچ شێوەیەک لەسەر لێواری شەقامەکانیش نەوەستن بۆی تووشی حاڵەتی نەخوازرا و نەبن، بەڵام ئەوەی سەر ڕێگاکە بە تەواوی پاکراوەتەوە و ناوە لەو شێوەیە ئەبیندرێت، ینی ئەو تاشە بەردانە لەو شاخەی دێنە خوارەوە کەوت لەسەر شەقامەکە. بۆیە بەرگری شارستانی سۆران لە ڕۆژانی ڕابردووش کە لەگەڵ ئەم کەشف و هەوا ناجێگیری کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە بەردەوامی داوایان لێکە کە بە وریایە و مامەڵە لەگەڵ شەقامەکاندا بکەن بەو پێیکە هەڵکەوتە جوگرافیای سنووری دارەی سۆران ڕێگاکانی بە شوێنی سەختدا دەڕوە. بۆیە داوایان لێکە بە وریایە و مامەڵ لەگەڵ ئەم شوێنانە بکەن و بۆ کاری پێویست نەبێت سەردانی نەکەن.